زەکات بە بێوەژن ناچیت، زەکات بە یەتیم ناچیت، زەکات بە نەخۆش ناچیت، زەکات بە دەرەوزەکەر ناچی. ئەوانە سفەتێکن خوا لە قورئانێ باسی نەکردینە. خوای گەورە باسی فەقیرەکە. ئەگەر کەسێک فەقیر بوو بێوەژن بوو ئەوە لەبەر فەقیریەکەی پێدەچی. ئەگەر یەتیم فەقیر بوو لەبەر فەقیریەکەی پێدەچی. ئەگەر کەسێکی دەرۆزەکەر نەیبووەتە پیشە لە محتاجی هاوار دەکا بە دواداچوونت لۆ کرد فعلا مستحقە لەبەر فەقیریەکە پێدەچی، نەک لەبەر ئەوەی دەست پان دەکاتەوە. لۆیە ئەدای زەکات زۆر مهمترە لە دانانی زەکات. خۆشەویستان لەسەر هەندێ دەبێ مسلمان لەو حاڵەتەدا ئاگادار بن زەکات لە ماڵی خۆتان دەرکەن تطهرهم بها، ماڵەکەت پاک دەبیتەوە.